الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لدواي تفسير سورة الفرقان دسينا سر سورة الحجرات. سورة الحجرات طبعا لجزء بستششة لا برا بينصت بازدي مصحف كان معلومة طبعا سورة حجرات. الحجرات يعني جوركان كما بزلي جوركاني مالكاني پیغمبر صلى الله عليه وسلم جوركاني خزانكاني پیغمبر صلى الله عليه وسلم كجوركاني خزانكاني پیغمبر صلى الله عليه وسلم او نبو هر یکان کوشکێک و وەک دەڵێ ڤەنلایەک و خانوێکی سەر بەخۆی هەبێ لە تەنیش مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەی خانوێکی دروستکرا و لە حەسیر و ئەوانە تەمان کە نێوانی بۆ کردوون هەر ژوورەی هەر ئافرەتەی هەر خێزانەی ژوورێکی هەبووە کە دیارە هەر خێزانەی ژوورێکی تایبەتی خۆی بەڵام بەسەر یەکەوە پێیان گوتراوە حجورات یعنی ماڵەکان یا ژوورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سوورەتی حجورات تەمان لە ڕیزبەندی قورئاندا سوورەتی 49مینە دوای سوورەتی مجادلە هاتۆتە خوارێ و تەمان لە مەدینەش هاتۆتە خوارێ. لەناو ئەهلی تەفسیر سوورەتی حجورات بە سوورەتی ئادابەکان یا بە سوورەتی ئەخلاق تەمان مەشهورە کە داخوازیەکانی ناو سوورەتەکە هەموویان یان فەرمانکردن و داواکارین لە ئیمانداران کە پابەند بن بە کۆمەڵێک ئەخلاق و هەڵسوکەوتەوە یان ئەوەتە کۆمەڵێک هەڵسوکەوتی ناشرینیان لێ قەدەغەدەکە کە معلومە ئینسانی ئیماندار بەشێکی پابەندبوونە بە ئاکار و ڕەوشتی جوان بەشەکەی دیکەی دوورکەوتنەوەیە لە ئاکارە خراپەکان. بۆیە خۆڕازاندنەوە بە کارە پەسەندەکان بە کارە جوانەکان یەکێکە لە داخوازی و پێداویستیەکانی ئیسلامەتی و موسڵمانەتی کە لە سوورەتی حجوراتدا بەشێکی تێدانە و بەشێکی دیکەی خۆ بە دوورگرتنە لەو شتانەی کە قێزەون و لەگەڵ دین و دینداریدا ناگونجێت. جا سەرەتای سوورەتەکە خوای گەورە بەو شێوازە دەست پێ دەکات دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله. یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە بەخوا بە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ بە ڕۆژی دوایی بە مەلایکەتان بە قەزا و قەدەر بە هەرچێ و شتانێک کە پێویستە ئیمانتان پێی هەبێ لا تقدموا پێشی مەخەن بين يدي الله ورسوله قسەتان پێش قسەی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا یەد بە معنای دەست دێ ئەگەر تەرجمەی حرفی بکەین یعنی دەستی خۆتان مەخەنە پێش دەستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام معلومە لێرە مەبەستی دەست نییە مەبەستی قسەیە بڕیارە حکمە یعنی قسەی خۆتان حکمی خۆتان بڕیاری خۆتان مەخەنە پێش بڕیاری خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی ئەگەر بابەتێک هاتە گۆڕێ قسەی لەسەرکەن یەکەم جار بڕۆن سەیری قورئان کەن بزانن خوا لەو بارەیەوە چی دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بارەیەوە چی دەڵێ. ئەگەر قسەی خوا هەبوو بۆ خۆت نابێ قسەت هەبێ ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بابەتەکەدا قسەی هەبوو ئینسانی ئیماندار نابێ قسەی هەبێ دەبێ قسەی خوا جێبەجێکە و قسەی پێغەمبەری خوا جێبەجێکە صلی الله عليه وسلم. بەڵام لە بابەتی دنیایی شتێک کە عیلاقەی بە دنیاوە هەیە بە قیامەتەوە نییە بە دینەوە نییە حەڵاڵ و حەرام نییە ئەو شتانن کە ڕۆژانە بەسەر خۆت دێن ئەوەیان تەبان ئینسان سەیری مەسلحەتی خۆی سەیری بەرژەوەندی خۆی دەکات تاخوا ئیشەکەی دەکا یا ناکە. یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی خۆتان بە ئیماندار دەزانن خۆتان بە باوەڕدار دەزانن لا تقدموا بين يدي الله ورسوله قسەی خۆتان بڕیاری خۆتان مەخەنە پێش قسە و بڕیاری خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن فەرمانەکانی خوا جێبەجێکەن لە نەهی و قەدەغەکراوەکان دوورکەونەوە. ئین الله سەمیع علیم بێگومان بن کە خوای گەورە سەمیعە بیسەری قسەکانتانە و ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە. قسەیەک دەکەی خوا دەیبیستێ تەوەن ئەو مەلایکەتانەی لەسەر شانیشتن دەیبیستن و دەینووسن بەڵام بەچ نیەتێک قسەکەت کردووە تەوەن ئەوە تەنها خوای گەورە دەیزانێ. ئاەتی یەکەم
یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە قسەی خۆتان یعنی بڕیاری خۆتان حکمی خۆتان بۆچوونی خۆتان مەخەنە پێش قسە و بڕیاری بۆچوونی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خوا بترسن فەرمانی خوا جێبەجێکەن بێگومان خوای گەورە بیسەر و زانایە. لەو ئاەتەی ئەوەی کە فێری دەبین ئەوەیە کە ئینسانی ئیماندار هەمیشە یەکەم جار بۆ هەر بڕیارێک کە دەیدا بۆ هەر هەنگاوێک کە دەینێ حساب بۆ قسەی خوا دەکا حساب بۆ قسەی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم حساب بۆ قسەی زانایان دەکا کە لە قورئان و حەدیثی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەریان گرتووە. ئەو جار ئەگەر لەوانە دەستی نەکەوت لەوانە قسەی لەسەر نەکرابوو دەگەڕێتەوە بۆچی بۆ عەقڵی خۆی پێی باش بوو پێی چاک بوو دەیکا و پێی چاک نەبوو نایکە. ئەوە ئاەتی یەکەم. ئاەتی دووهەم دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە لا ترفعوا ئەصواتەکم فوق صوت النبی بەرزی مەکەنەوە دەنگتان بەسەر دەنگی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. ئەوە یەک دەنگتان بەسەر دەنگی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەرز مەکەنەوە. تەوان بۆ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو کە لە مەجلیسێکدا پێغەمبەری لێبێ صلی الله عليه وسلم بە شێوازە قسە مەکە قسەی تۆ بەرزتر بێ لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێستا کە پێغەمبەر نییە وایە یعنی گەچوویە سەر گۆڕی پێغەمبەریش عولەما دەفەرمون دەنگت بەرز مەکەوە چوویە مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەنگت بەرز مەکەوە و لە هەر شوێنێکیش قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەی پێغەمبەر باز دەکرا قسەت دەنگت بەسەر دەنگی ئەو کەسەدا بەرز مەکەوە کە فەرمودەی پێغەمبەرت بۆ دەخوێنێتەوە صلی الله عليه وسلم. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی گوتوویەتی وەکو ئەوە وایە بۆ خۆی لە حەیاتدا بێ و لە ژیاندا بێ ئەوە فەرمانی یەکەم ولا تجهڕوا له بالقول ولا تجهر بانگی پێغەمبەریش مەکەن صلی الله عليه وسلم بالقول بە قسەیەک کە جەهری بعضکم لبعض وەک بانگکردنی هێندێکتان بۆ هێندێکتان ولا تجهڕوا له بانگی پێغەمبەر مەکەن صلی الله عليه وسلم بالقول بە قسەیەک بە شێوازی قسەیەک کە جەهری بعضکم لبعض وەکو هێندێکتانی پێ بانگ دەکەن. ئێمە لە بینی خۆماندا چۆن بانگی یەکتری دەکەین تەوان بە ناوی ئاسایی وایە بەڵام کە بانگی پێغەمبەرت کرد صلی الله عليه وسلم خوا دەفەرمێ بە ناوی خۆی بانگی مەکەن. گەر دیقەتی قورئانتان دابێ خوای گەورە لە قورئاندا باسی 25 پێغەمبەری کردووە. هەر کاتێک ناوی پێغەمبەرێکی دوان دەبێ خوا دەفەرمێ یا ئادەم وایە ناوی خۆی یا موسا یا عیسا وایە یا داود سلێمان هەر پێغەمبەرێک کە ناوی هاتووە خوا بە ناوی خۆی بانگی کردووە بەڵام لە قورئاندا نیمانە یا محەممەد یا ئەحمەد خوای گەورە لە قورئاندا پێغەمبەری ئێمەی بە ناوی خۆی بانگ نەکردو هەمیشە پێ دەڵێ یا نەبی یا ئەیها النەبی یا ئەیها الرەسوول بە یا ئەیها النەبی یا بە یا ئەیها الرەسوول بانگی کردووە یعنی ئێوەش ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە محەممەد مەهێنن یا بڵێ خۆشەویستی خوا یا بڵێ پێغەمبەری خوا یا نێردراوی خوا یا حەبیبی خوا یا پێغەمبەری پێشەوا یعنی با پاشگرێکی ڕێزی لەگەڵدا بێ. ولا تجهڕوا له بالقول بانگی ئەو مەکەن بە قسەیەک کە جەهری وەکو بانگکردنی بعضیکم لبعض هێندێکتان بۆ هێندێکتان. بۆچی دەنگتان فەرمانی یەکەم دەفەرمێت دەنگتان بەسەر دەنگی پێغەمبەردا بەرز مەکەنەوە صلی الله عليه وسلم. دواتر دەفەرمێت بانگی پێغەمبەر مەکەن صلی الله عليه وسلم بە شێوازێک کە ئێوە لە بینی خۆتاندا یەکتری پێ بانگ دەکەن ئەن تەحبەط ئەعمالکم نەوەکە هەڵوەشێتەوە کار و کردەوەکانتان و ئەنتم لا تەشعورون و ئێوەش هەست بەو هەڵوەشاندنەوەی کار و کردەوەکانتان نەکەن. کەواتە بەرزکردنەوەی دەنگ بەسەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم یا بەسەر کەسێکدا کە فەرمودەی پێغەمبەر دەخوێنێتەوە صلی الله عليه وسلم یان ناوهێنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خەڵکی ئاسایی هۆکاری هەڵوەشاندنەوەی کار و کردەوە باشەکانتە زۆر جاریش لەوانەیە ئینسان هەستی پێ نەکا. زۆر جار کەسێک گوتارێکی دەخوێنێتەوە کەسەکەت لەوانەیە حەز لێ نەبێ پێ دوابێ لەوانەیە قسەکە دووبارەنە گوێی لێ ناگری یان بە شێوازە قسە دەکەی قسەی تۆ لە قسەی کەسەکەی کە قسەکەی دەیڵێ حەدیثی پێغەمبەریە صلی الله عليه وسلم فەرمودەی پێغەمبەریە زۆر جار فەرمودەی خوایە قسەی خوایە قورئانت دەخوێندرێتەوە
بەڵام تۆ سەوتت دەنگت لە دەنگی قورئانەکەی بەرزترە، ئەوانە زۆر جار دەبنە هۆکاری هەڵوەشاندنەوەی کردەوەکانت بەبێ ئەوەی هەستت پێ کرد بێت بە گوناهیشت نەزانیوە هەر حسابیشت بۆی نەکردووە. پاشان ناوهێنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەر کەسێکی دیکەش کە پلە و مەقامێکی هەیە چاکتر وە ئینسان بەڕێز و احترامەوە ناوی خەڵکی بێنێ. ولا تجهروا له بالقول بانگی پێغەمبەر مەکەن وەک کە جەهری وەکو بانگکردنی هێندێکتان بۆ هێندێکتان ئەن تەحبەط ئەعمالکم نەوەک هەڵوەشێتەوە کردەوەکانتان و ئێوە هەستی پێ نەکەن. یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە لا ترفعوا بەرز مەکەنەوە ئەصواتەکم دەنگتان فوق صوت النبي بسر دنگی پێغەمبەردا صلى الله عليه وسلم ولا تجهروا له بانگ لپێغەمبەر مەکەن بانگی پێغەمبەر مەکەن هاواری پێغەمبەر مەکەن بالقول بەقسەیەک كجهري بعضكم لبعض وەکو بانگکردنی هێندێکتان بۆ هێندێکتان دەیکەن و بەکاری دێنن ئەن تەحبەط ئەعمالکم نەوەک هەڵوەشێتەوە بەهۆی ئەو کردارانەتانەوە کار و کردەوە باشەکانتان وأنتم لا تشعرون وإيوش هستي بينكن جاء لا هوكاري هات نخواروي أو آتانا مفسرين دفرمون هوي هات نخواروي آتي يكم كدفرمي لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي أو بوكا جاركيان إمام عمر وإمام أبو بكر لا يغنبر بون صلى الله عليه وسلم ك بني تميم تيريك بون تازه مسلمان بون دين لاي پیغمبر صلى الله عليه وسلم ابو بكر الصديق دفرمت قعقاعي كوري معبد بكبا قوريان عمر كوري خطابش دفرمنا اي پیغمبر اخوا اقرعي كوري حابس باشتر اي بكبا امير لسر دياري كردني اميري تيركي دم بدمي كان ليدرز دبي امامي ابو بكر وامام عمر بشواز قصدكن دنگيان دەکەوێتە سەر دەنگی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتەکەیان لەسەر دێتە خوارێ کە ئاەتەکە لەسەریان دێتە خوارێ طبعا دڵتەنگ دەبن خەفەت دەخۆن و ئیمامی عومەر کە بە سروشت سەوتی گەورە بووە هەر بە تەبیعەت دەنگی گەورە بووە قسەی کردووە دەنگی گەورە بووە زۆر جار کەسی وا هەیە کە بە دەنگ بەرزی قسان دەکات دەڵێ دەسەڵاتی خۆم نییە خواوای دروست کردووم بەڵام لەبەرەوەی ئاەتی لەسەر هاتۆتە خوارێ ئیمامی عومەر دوای ئەوەی کە ئاەتەکەی لەسەر دێتە خوارێ دەفەرمون لە مەجلیسێکدا پێغەمبەری لێبوو بێ صلی الله عليه وسلم قسەی نەکردووە جاری یەکەم کەس لی تێبگا هێندە بە نزمی قسەی کردووە ئەگەر قسەی کردبێ هێندە بە نزمی قسەی کردو یعنی وای گۆڕانکاری بەسەر خۆدا هێناوە کە جاری یەکەم گوێیان لێ نەبووە قسەکان لێ دووبارە کردوتەوە لە مەجلیسێکدا کە پێغەمبەری لێبوو بێ صلی الله عليه وسلم گوتێتی دەترسم کار و کردەوەکانم هەڵوەشێتەوە ئاەتی یەکەم کە لا تقدموا بين يدي الله هاتۆتە خوارێ یعنی سەحابە هێندە بە خێرایی ئاەتیان جێبەجێ کردووە دەفەرمون سەحابە هەبووە لێیان پرسیوە ناوت چییە ئاەتەکە ناڵە قسەی خۆت مەخە پێش قسەی خوا و پێغەمبەری خوا توتی تا ئێستا ناوم ئەوە بوو بەڵام ئێستا ئاگام لێ نییە دەترسم پێغەمبەر ناوەکەمی گۆڕی بێ بۆی با لە پێغەمبەر بپرسم صلی الله عليه وسلم هێندە پابەند بوون سەحابەیەکی کە هەبووە ناوی ثابتی کوڕی قەیس ثابتی کوڕی قەیس کە دەبیستێ ئەو ئاەتە هاتۆتە خوارێ یا ئەیها الذین ئامنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي دەنگتان بەسەر دەنگی پێغەمبەردا بەرز مەکەنەوە صلی الله عليه وسلم دەناکردەوەکانتان هەڵدەوەشێتەوە و هەستی پێ ناکەن ئەو ثابتی کوڕی قەیسە دەچێتەوە ماڵ تەرکی مەجلیسەکانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم بەس دەگرێ لی دەپرس پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەست دەکات ثابتی کوڕی قەیس دیار نییە لە مەجلیسەکانی هەواڵی دەپرسێ یەکێک لە سەحابەکان دەڵێ پێغەمبەری خوا ئەمن دەچم هەواڵت بۆ دێنم ئەمن دەچم بە دوایدا بزانم چی قەوماوە و چی ڕوویداوە کە دەچێت ثابت لە ماڵێ خەریکی گریانە لی دەپرسێ بۆ دەگری دەڵێ وەڵا ئەمن پێش ئەوەی ئاەتەکە بێتە خوارێ چەندان جار لە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەست خۆم نەبووە قسەم کردوون سەوتی من لە سەوتی پێغەمبەر بەرزتر بۆ صلی الله عليه وسلم بۆی ئێستا کردەوەکانم هەڵوەشاونەتەوە بۆ کردەوەکانی ڕابردووم دەگریم ئەوە یەک بۆ ئەوەش دەگریم کە لە مەجلیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەحروم دەبم چونکە ئەگەر بچم قسە بکەم دەنگی من لە دەنگی پێغەمبەر بەرزترە صلی الله عليه وسلم ئەو کاتە دەترسێم
هەموو کردەوەکانم هەڵوەشێنەوە هێندە سوور بووە لەسەر جێبەجێکردنی ئاەتەکە سەحابەکە دێتەوە لای پێغمبەر صلی الله عليه وسلم خەبەرەکە بۆ پێغمبەر دێنێتەوە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت نا بڕۆ پێی بڵێ ئینەکە لەستە من ئەهلی النار ئەی ثابت تۆ ئەهلی ئاگرنی تۆ جەهەنەمینی ئاەتەکە لەسەر تۆ نییە ولكنەکە من ئەهلی الجەنە تۆ ئەهلی بەهەشتی تۆن ئەو مژدە خۆشەیە ئەو جار دەفەرمێ بڕۆ پێی بڵێ ئەمما تەرضى ئەن تەعیشە حەمیدەن وتقتەلە شەهیدەن وتدخل الجەنە پێی بڵێن ڕازی نابی ئەوەندەی دەژی بە شێوازێک بژی ستایشت بکرێت و هەروەها کە مردی بە شەهیدی بمری و دوای مردنیش خوای گەورە بتخاتە بەهەشتێ ئەو جار ثابت دڵی خۆش دەبێت ئەوە یەک طبعا بە مژدەی پێغمبەر صلی الله عليه وسلم کە مژدەی چوونە بەهەشتی پێدەدا بەڵام گۆڕانکاریەک بەسەر خۆی دادێنێ هەتا ماوە لە مەجلیسی پێغمبەردا صلی الله عليه وسلم بە شێوازێک قسەی نەکردووە کە سەوتی لە سەوتی پێغمبەر صلی الله عليه وسلم بەرزتر بێ بۆی ئەوەی کە دەگوترێ بەدەست خۆم نییە و پێم ناکرێ و جا ڕاهاتوم و جاخوا وای دروست کردوم و ئەوانە بیانون ئینسان ئەگەر ئیرادەی هەبێ ئێستا خەڵک کەسێک هەیە قەڵەوە جاری وا هەیە بڕیار دەدا خۆی زەعیف بکە پێی دەکرێ یا پێی ناکرێ پێی دەکرێت کابرا زەعیفە جاری وایە دەیوە خۆی قەڵەوکە وانە ئەو جستەیە جاری وا هەیە ڕقڕقە بەڵام کە کەسەکە حەزی لێتی دەچێت ڕاضەی دەکات تەمرینی دەکات بەو جستە ڕقەی بەو ئێسقانە ڕقانە جاری وا هەیە حرەکاتی وا سیر دەکات وانە تەسەور ناکەی بەڵام تەمرینی بەخۆی کردووە ڕاهێنانی بەخۆی کردووە توانی وێتی ئەو خیلقەتەش بگۆڕێ کە خوای گەورە ئینسانەکەی لەسەر دروست کردووە ئەی تەبیعەت و سروش کە بەدەستی ئینسانی ئینسان هێندە زەعیف نییە گەر خۆی زەعیف نەکا ئینسان هەرچی حەزی لێبێ ئیرادەی هەبێ دەتوانێ بیکە بۆیە ئینسان ئەگەر مەبەستی جێبەجێکردنی ئاەت و حەدیثی پێغمبەر بێ صلی الله عليه وسلم بێگومان دەتوانێ سەحابە خوالیان ڕازی بێ لەبەرەوەی وا لە قورئان گەیشت بوون یعنی وا حاڵی بوون کە قورئان دێتە خوارێ بۆ ئەوەی نییە بەس لەبەریکەی بەس بۆ ئەوەی نییە بیخوێنیەوە بەس بۆ ئەوەی نییە خێری گاتێ لە بەرامبەر پیتەکاندا بەڵکو بۆ ئەوەیە تەنفیزیکەن و جێبەجێکەن بۆیە سەحابە کە دەچوونە لای پێغمبەر صلی الله عليه وسلم ئاەتێک یا چەند ئاەتێک فێر دەبوون هەتا ئاەتەکەیان جێبەجێ نەکردبایە نەدەچوونەوە ئاەتێکی دیکە وەرگرن یعنی ئەوەی وەریان دەکرد ڕێک جێبەجێیان دەکرد بۆیە لە وەصفی سەحابەی پێغمبەردا خوا لەیان ڕازی بێ شاعیرێک دەڵێت کە دەچوویە مەدینەی پێدوا بوو مەدینە پێغمبەرستانە یعنی هەرچی هاتبێتە مەدینەی بە هەڵسوکەوت کەس نەیزانی بە پێغمبەر چێە چونکە پێغمبەر جلوبەرگی لە کەس زیانە بووە ئەو خەڵکەی بیندراوە سەحابەی پێغمبەر صلی الله عليه وسلم هەمویان پابەند بوون بەو قورئانەی کە بۆ پێغمبەر هاتووە صلی الله عليه وسلم هەر هەمویان هێندە ڕەوش جوان بوون خەڵک هەر کەسێکی دیوەوەی زانی ئەوە پێغمبەرەکەی صلی الله عليه وسلم هەتا ئیشارەتیان بۆ نەکرد بێ کەسی غەریبە کەسی تازە هاتوو بۆ مەدینەی نەیزانیوە کامیان پێغمبەرە صلی الله عليه وسلم چونکە هەرچی سەحابەیە وەکو پێغمبەر وا بۆ صلی الله عليه وسلم لە هەڵسوکەوتدا تاوان بۆیەش توانیان سەرزەوی هەر هەمووی بگۆڕن چونکە خۆیان گۆڕی ئینسان ئەگەر خۆی پێ نەگۆڕێ مەحاڵە بتوانێت خەڵکی بگۆڕێ بەڕاستی خۆگۆڕینیش ئینسان ئیرادەت هەبێ دەتوانی خۆ بگۆڕی ئەو جار خوای گەورە مەدحی ئەوانە دەکات کە لە بەرامبەر ئاەت و حەدیث و پێغمبەردا صلی الله عليه وسلم دەنگیان نزم دەکەنەوە إن الذين يغضون أصواتهم بيقمان أواني نزم دكنا دنجيان عند رسول الله لا يبيغمبر إخوة صلى الله عليه وسلم يا لو شويني كقصي بيغمبر إخوة إليه فرمودي بيغمبر إخوة إليه أولئك الذين أوانا كسانكا امتحن الله امتحن يعني خاواني كردوتو پاچی کردوتەوە خوای گەورە قلوبهم دڵیان بۆچی للتەقوە تا پارێزکاری بخاتە ناوێ چونکە دڵ هەتا پیسی تێدا بێت جێگای تەقوای تێدا نییە ئەگەر کەسێک هێندە بەئەدەب بێ لە بەرامبەر خوا و پێغمبەردا صلی الله عليه وسلم ئامادە نەبێ قسەی خۆی بخاتە پێش قسەی خوا قسەی پێغمبەر صلی الله عليه وسلم ئامادە نەبێ دەنگی خۆی بەرز کاتەوە بەسەر دەنگی پێغمبەردا بەسەر دەنگی فەرمودەی پێغمبەردا صلی الله عليه وسلم دڵەکەی شایستەی ئەوەیە کە خوای گەورە پیسیەکانی لێ فڕەدا حازری کا بۆ ئەوەی تەقوای بچێتێ إن الذين بيقمان أواني يغضون نزم دكنوا أصواتهم دنجيان عند رسول الله لا يبيغمبر إخوة صلى الله عليه وسلم أولئك أوانا الذين كسانك امتحن يعني خاواني كردوا بالافتي كردوا حازري كردوا خوا قلوبهم ضليان بوسي للتقوى تا بارسكاري وتقوى بسيتناو
ئەو جار هەرەوەندەش نا لەهم مەغفیرەتون بۆشیان ئامادە کراوە لێخۆشبوون، یعنی خوای گەورە لە گوناهی دیکەیان خۆش دەبێ ئەگەر هەشیان بن مادام ئەو ئەدەبەیان هەیە لە بەرامبەر خوا و پێغەمبەردا صلی الله عليه وسلم و ئەجر عەظیم و پاداشتێکی زۆر گەورەشی بۆ ئامادەکردوون. لەو ئاەتانە ئەوەی کە لێی فێر دەبین عادەتەن دەنگ بەرزکردنەوە و دەنگ هەڵبڕینی زۆر ئەگەر پێویست نەبێ وانە لە کەسایەتی ئینسان کەم دەکا، هەتا ئینسان بۆی بکرێت و بۆی ممکن ببێت و بەرامبەرەکەت لێت حاڵی بێ سەوتت نزم بێ باشترە، بە دەنگی نزم قسە بکەی باشترە. هەست لێ لوقمانی حەکیمیش کاتی خۆی یەکێک لە ئامۆژگاریەکانی کوڕەکەی کە دەیکا دەفەرمێ سەوتت با مامناوەند بێ، نە زۆر گەورە و بەقووەت بێ بەرامبەرەکەت ناڕەحەتکەی، نە ئەوەندەش نزم بێ خەڵک لێت تێنەکە. بۆیە دەنگ نزمکردنەوە بە تایبەت لەو شوێنەی کە قورئانی تێدا دەخوێندرێ و حەدیثی پێغمبەری تێدا دەخوێندرێ صلی الله عليه وسلم، هۆکاری ئەوەی خوای گەورە سێشتت بۆ بکە، نەک هۆکارانی بە دڵنیاییەوە خوا سێشتت بۆ دەکا. ئیمتەحەن الله، خوای گەورە دڵت خاوێن دەکاتەوە، ساف دەکات تەخوای دەخاتە ناوێ. ئەوجار لە گوناهت خۆش دەوێ ئەگەر هەشت بن گوناهی دیکە، و هەروەها پاداشتێکی زۆر گەورەشت لای خۆی بۆ دەنووسێ، بۆ چونکە ڕێزت لە قسەی خوا و لە قسەی پێغمبەری خوا گرتووە صلی الله عليه وسلم. پاشان دەفەرمێت ئین الذین یونادونەکە من وەڕاء الحجرات، بێگومان ئەوانەی بانگی تۆ دەکەن لەو دی و ژوورەکانەوە، لە پشتی ژوورەکانەوە، ئەکثەڕوهم لا یعقلون، زۆرینەیان عەقڵیان بەشت ناشکێ، یعنی لەشت حاڵی نابن، لەشت تێناگەن، ژیریان بەکار ناهێنن. هۆکاری هاتنە خوارەوەی ئەو ئاتەش کۆمەڵێک ئەعرابی جا هێندێک دەفەرمون هەر موسڵمان نەبوو بوون، پێشتر لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم شەڕێکیان بوو بۆ مەجموعەی خەڵکیان بەدیل گیرا بوو، هاتبوون تەکلیف لە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم تا دیلەکانیان بۆ بەردا. هێندێکیش دەفەرمون تازە بوو بوونە موسڵمان، یعنی خەڵکێکیان لێ بەدیل گیرا بووەوە هیچ، تازە بوو بوونە موسڵمان و خەڵکی لادێ نشینەکانیش بوون، بیابان نشینەکان بوون، زۆر لە عادەت و عورفی شاریان نەدەزانی. هاتنە مەدینەی، کە هاتنە مەدینەی نیوڕۆ بووە، کاتی ئیسراحەت، کاتی پشودان، کە هاتوونەتە مزگەوتی پێغمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوت نەبوو. تەمەن ئەو کاتی وەکو ئێستا نەبووە، خۆ ڕئیسی دەوڵەت کۆشکی تایبەتی هەبێت و هەرچی ئیش هەیە لە مزگەوتێک کراوە، مزگەوت هەموو شتێک بووە. هاتوونەتە مزگەوتی پێغمبەری لێ نەبووە صلی الله عليه وسلم، تەحمولیان نەکردووە، چوونە تە پشتی دەرگاکان، پشتی ماڵەکانی پێغمبەر، نەک دەرگایەکەشی، پشتی ماڵەکان، پشتی دەرگاکان، هاواریان کردەوە یا محەممەد ئەخروجی لەینا، ئەی محەممەد وەرە دەرێ بۆ لامان. خوای گەورە تەمان ئەو ئاەتەی لەسەر نادوونەتە خوارێت تا فێر ببن. جارێکی دیکەی ئەو شتانە مراعات کەن و ڕەچاویکەن. دەفەرمێت ئین الذین یونادونەکە، بێگومان ئەوانەی کە بانگی تۆ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم، من وراء الحجرات، لەو لە پشتی ژوورەکانەوە، ئەکثەڕهم زۆرینەیان، ناڵێ هەمویان، زۆرینەیان لا یعقلون، عەقڵی و ژیریان بەکار ناهێنن، یا عەقڵ و ژیر نین. وەلەو ئەنەهم سەبەڕوا، ئەگەر ئەوان خۆیان ڕاگرتبایە، خۆیان ڕاگرتبایە، حەتا تەخڕوجە ئیلەیهم، هەتا تۆ دەچوویە دەرێ بۆ لایەن، لەکانە خەیڕە لەهم، بە دڵنیاییەوە بۆ ئەوان زۆر چاکتر بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا خوا ناڵێ خوا غەزەبی لێگرتن و خوا لەیان تووڕەبوو، نا، والله غەفور و ڕەحیم، خوای گەورە لێ خۆش بوو بە بەزەیە، بە نەزانین لەوانەیە ئیشەکەیان کردبێ. ئێستاش چەند ئێستا فەرقی شار و گوندی زۆر نیە، ئێستا خەڵکی شاریش هەر گوندی شارانە مامەڵە دەکا، وانە. بەڵام ئێستا لە هێندێک لادەی بەبێ لە دەرگادان بچێ ژوورێ لەوانەیە ئەعتیادی بێ، وایە عورف و عادەتەکە وایە. بەڵام لە شارێکی وانە بەبێ لە دەرگادان بچێ ژوورێ، وانە بەبێ ئێستا وای لێ هاتووە، هەتا بەبێ تەلەفۆنکردن و بەبێ موعید وەرگرتن پسی بەنمونە بچێ ماڵێکی لەوانەیە بە سەیری وانێ لە شاری سەیرتکەن و تەماشاتکەن، وایە. بەڵام لە لادەی لەوانەیە عورفەکە نەوعێکی دیکە بێ، ئەوانش کاتی خۆی عورفی لادەی وا بووە، هەر ئەوەی لەگەڵ مەڕ و ماڵات و وشتری تێکەڵ بوون، هەر لە دوورەوە بانگی یەکتریان کردووە، لەوێش بە هەمان شێوە مامەڵەیان کردو، بۆیە خوای گەورە زۆر لەیان ناگرێ. هەر دەفەرمێت والله غەفور ڕەحیم، خوای گەورە لێ خۆش بوو بە بەزەیە.
إن الذين ينادونك من وراء الحجرات بيقمان أواني بانقد دكن لو ديو جوركانوا أكثرهم لا يعقلون زورينيان نالي هميان ها زورينيان عقل جير نين ولو أنهم صبروا أجر هاتباو أوان خوان راقرت بايا صبريان هبا تحمليان كربا حتى تخرج إليهم هتا تودتشو يدرب ولايان لكان خيرا لهم بدل نيايو بو أوان زور تاكتر بو والله غفور رحيم خواي قورا لي خوش بو ببزيا جا خواي قورا ليرك رخنيان لي دقري يكم لبر أويك لدرقاونا تشون ها لبشتي جوركانا وطبعا تشون دوهم طبعا لدورة بناوي خوي بانجي بيغمبريان كردو صلى الله عليه وسلم هاواريان كردو أو الرخنية ديكا بوا رخنەیەکی دیکە ئەو بۆ کاتەکەی مناسب نەبوو ها وەختەکەی گونجاو نەبووە بۆیە ها ئینسان کە دەچێتە ماڵێک تەمان مەفروض وایە لەکوێ ڕابچی لە دەرگای ڕابچی مۆڵە دووەرگری وایە هاوار نەکەی لە دەرەڕاوانێ بە هادیئی لە دەرگای هەدەی هەتا ئەگەر لە دەرگاشتدا وا لە دەرگای نەدەی کەسەکە دەرگایەکەی دەرهێنیان دەست لەسەر جەرەسەکەی دانێک هەیە مڕاعاتی ئەو شتانە ناکە کەسەکە لەوانەیە سەغڵەت ببێ ناڕەحات ببێ جارێک دوو جار تەحمل دەکەی ئەو جار کاتی مناسب هەڵدەبژێری ڕاستی کاتی مناسب بۆ سەردانیکردن وایە کاتی مناسب بۆ هەر کەسەی نەوعێکە وایە مەسەلەن هێندێک کەس لەوانەیە دوکاندار بێت تۆ سەعات دوی دوانی ڕۆیە پسی لە ماڵی لەکنی دانیشی کە دەزانی ئەو کاتانە دەسێتەوە دوکانێ بنمونە وایە تەڵەبەیەک وەختی ئیمتیحانی پسی لەکنی دانیشی وایە کەسێک ماندوویە کرێکارە پسی شەوێ تا سەعات 12 شەوێ لەکنی دانیشی کە دەزانی هیلاکە زوو دەخەوێ ئەوانە مناسب نین ئاەتەکە فێرت دەکا کە کاتی مناسب وەختی مناسب شێوازی مناسب هەڵبژێری بۆ سەردانیکردنی خەڵکی ئاەتێکی دیکە خوا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا إن جاءكم فاسق بنبأ أي أوانيك إيمانتان هناوا إن جاءكم أجر هات بولاتان فاسق كسيكي فاسق يعني زي يعني تاوان دورونها يعني تاوان بار منافق يعني دورو فاسق يعني كسك كلا أمر خوادر جوا جاء أجر كسك جناهك لجناه جوركاني هبه يك جناهي جوري هبه بيد وتري فاسق مرزني هم فاسق كافر بها وكسي واش هي كومل جناهي بتشوكي هنا هر دبيت فاسق كسك كلا أمر خوادر جوا لفرمانی خوا دەرچووە لە فەرمان دەرچوونەکە هەندێک جار نەک هەندێک جار هەموو جار نیسپیە هەندێک کەس زۆرە لەوانەیە بگاتە دەرەجەی بێباوەڕی وایە هەندێک کەس لەوانەیە بگاتە دەرەجەی دووڕووی هەندێک کەسیش تەنها دەگاتە پلەی ئیمان زەعیفی ئیمان لاوازی کە دەفەرمێت ئەگەر هات بۆ لاتان کەسێکی فاسق کەسێکی تاوانبار کە لێرە زۆرتر مەبەستی کەسێکە کە درۆی لێ بیندرابێ درۆی لێ بیسترابێ بینە بە ئین بە خەبەرێکەوە چی بکەن یەکسەر باوەڕی پێ بکەن ناخوا دەفەرمێ فەتەبەیەن و ڕوونکردنەوە بدەن بە دوواداچوون بکەن ئەوەی کە بۆتان دەڵێت و پێتان دەگەیەنێ وردیکردنەوە ئەو جار حکمی لەسەر بدەن وازحە ئەگەر کەسێکی تاوانبار کەسێکی درۆزن ئاەتەکە فێر دەکا یەکەم لە بەرامبەر خەڵکی تاوانکار و درۆزندا بێمتمانەبی عادەتەن یاسایەکە وایە متمانەت نەبێ عادەتەن پێت وابێ ئەوەی دەیڵێ ڕاز نییە بەڵام لە بەرامبەر خەڵکی ڕازگۆدا ئینسان نابێ وێسیقە بێت چونکە نافەرمێ هەر کەسێک هات قسەی بۆ هێنای باوەڕی پێمەکە وایە هەندێک کەسەیە قەدرۆت لێ نەدیوە دڵنیاشی لەوەی درۆ ناکە وایە ئەگەر قسەی بۆ کردی دەکرێت بێسیقەوی بەرامبەر بە قسەکەشی کە بەداخەوە تەبەنها ئێستا لەبەرەوەی خەڵکی دوور لە ئێوە درۆزن زۆرە وایە خەڵکی ناپاک زۆرە و خەڵک وای لێ هاتووە باوەڕی بە باشەکانیش نییە زۆر خەڵک گومانی لەو کەسانەش هێجاری وایە کە ئاەتی دەخوێنێەوە گومانی لایەتەکەش هێجاری وایە دەڵێ لەوانەیە بۆ مەسلحاتی خۆی ئاەتەکەی بەکارێ نابێ لەوانەیە تەفسیرەکەی غەڵەت کرد بێ حەدیثی دەخوێنێەوە جاری وایە قسە لەسەر حەدیثەکەش دەکەن چێ دەڵێ حەدیثەکەی ڕاستە چێ دەڵێ حەدیثەکە سەحەحە وای لێ هاتووە ئینسان لە بەرامبەر هەموو شتیدا بەدگومان بێت تەمان بەدگومانی لە بەرامبەر هەموو کەس و لە بەرامبەر هەموو قسەیەکدا خراپە پێچەوانەشەوە ساویلکەی و باوەڕبوون بە هەموو کەسێک و بە هەموو قسەیەکیش ئەویش خراپە بۆیە خوا نافەرمێ هەر کەسێک هات بڕوای پێمەکە و بە دوواداچوونی بۆ بکە ئەگەر کەسی تاوانبار ئین جاءەکم فاسقون ئەگەر هاتە لاتان کەسێکی تاوانبار فەتەبەیەنوا ڕوونکردنەوە بدەن بە دوواداچوون بکەن بۆچی ئەن توصیبوا قەومەن نەوەک
تووشی قەومێک بکەن بەڵایەک بیجەهالەتین بەهۆی نەزانینتانەوە. بەهۆی نەزانینتانەوە یعنی چی؟ یعنی ناتوو کەسێکی نەزانی جاری وایە تو زۆر زانای بەڵام ئەو قسەیت بۆت دێنن ئەو خەبەرەی بۆت دێنن تو ئاگات لەوێ نیە بەرامبەر ڕووداوەکەی نەزانی وایە کە دەڵێت جەهالە یعنی ئاگات لە حادیسەکەی نییە لە ڕووداوەکەی نییە کە چۆن ڕوویداوە بۆچی ڕوویداوە بێ ئاگای لەوێ کەسی بڕیاریش دەدەی و حکمیشی بەسەردا دەدەی بۆیە خوا دەفەرمێت فەتوسبحوا دەناواتان لێدێ على ما فعلتم لەسەر ئەو کارانەی کە دەیکەن لە بەرامبەر ئەو هەواڵەدا بەهۆی ئەو هەواڵەوە نادیمین پشیمان ببنەوە. ئێستا هۆکاری دابەزینەکەی باز دەکەین چاتر لی تێدەگەین. یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئین جاءکم فاسقون ئەگەر هاتە لاتان کەسێکی تاوانبار بینە بە ئین بە خەبەرێکەوە چی بکە؟ واجبە چی بکەی؟ فتەبەینوا ڕوونکردنەوە بکە بە دوواداچوون بکە وردیکەوە خەبەرەکەی. بۆچی؟ ئەن توصیبوا قەوما بجەهالە نەوەک بەڵایەک تووشی قەومێک بکەن تووشی کەسانێک بکەن بیجەهالەتین بەهۆی نەزانینی خۆتانەوە پاشان فەتوسبحوا واتان لێبێ على ما فعلتم لەسەر ئەو مووقیفەی کە دەینوێنن لەسەر ئەو هەواڵە پەشیمان ببنەوە. جاری وا هەیە خۆ هەمومان لەوانەیە تووشی ئەو حاڵەتانە بووبین جاری وایە کەسێک قسەیەکت بۆ دەجێڕێتەوە وایە جاری وا هەیە سەبرمان نییە لە قسەکەش تێبگەین هەر ئەوەلی قسەکەی دەڵێ یەکسەر لە خۆتەوە بڕیارێکی دەدەی یا حکمێکی دەدەی جاری یەکەم دەبێت گوێ لە کەسەکەی بگری گوێی لێ بگری تەواو قسەکەت بۆ بکە بزانە دەڵێ چی وایە ئەو جار تەبەیون بکە وردیکەوە بزانە خەبەرەکەی گوتوویەتی ڕاستە یا ڕاز نییە ئەگەر دڵنیا بووی ڕاستە ئەو جار ئەگەر پێویست بوو هەڵوێز بنوێنە و مووقیف و دیارە جارجار درۆشی لێوەشاوەتەوە بەپێی ئەوەی کە لەو مووقیفەشدا ناڕاستی گوتووە. وەلیدی کوڕی عوقبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکەکە زانیویانە ئەوە نوێنەری پێغەمبەرە صلی الله عليه وسلم دێ خۆیان کۆ کردێتەوە بچن پێشوازی لێ بکەن استیقبالی کەن چونکە نوێنەری پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەلید کە دەیان بینێ بەرەو ڕووی دێن ترس دەیدەنیشێ پێشتر لە سەردەمی نەفامیدا دوژمنایەتیەکیان هەبووە پێی وابووە ئەو دوژمنایەتیان لەبیر نەچۆتەوە ڕێک ترساوە ترسی لێنیشتوە و توێتی ئێستا کە نزیک بوونەوە دەزانن منیش لەو تیرێمەکە ئەوان دوژمنایەتیان لەگەڵە لەوانەیە بمکوژن بە تەسەووری خۆی ڕێکڕای کردووە چۆتەوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتوێت ئەی پێغەمبەری خوا بەن المستەلق چۆن ڕێزی لێ بگرن چۆن پێشوازی بکەن ئەو خەبەرەکەی بردوتەوە توێتەی پێغەمبەری خوا بەنی مستەلق هەڵگەڕاونەتەوە و ڕازی نەبوون زەکاتم پێ بدەن و بەدوام کەوتون وستویانە بمکوژن کە خەبەرەکە بەو شێوازە دەگا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابە ئەوەی دەبیستن هەموو سەحابە دڵیان گەرم دەبێ ناڕەحەت دەبن چۆن تیرەیەک ئیمانیان هێنابێ پاشکەس بوو بنەوە وعدیان بە پێغەمبەر دابێ وەفد بنێرە زەکاتت بۆ دەنێرین کەسی لە زیاتی پێشوازی لێکردن وەفتی پێغەمبەر و نوێنەری پێغەمبەر بکوژن چونکە لە هیچ ئاینێکدا ئێستاشی لەگەڵدا بێ نوێنەر ناکوژرێ لە حاڵەتی حەرب و شەڕشدا ئەگەر لە یاسای نەدەوڵەتیەکانیشدا ئەوەی دەبێتە نوێنەر لە گەرمەی شەڕدا نوێنەر بنێری بۆ لای ئەوەیەکی دیکە نوێنەر عادەتەن پارێزراوە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵیان گەرم دەبێ داوا لە پێغەمبەر دەکەن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێمان پێ بدە ئەوانە هەڵگەڕاون بچین بەسەریاندا دەین بەڵام خوای گەورە ڕێک ئاەتەکە دەنێرێتە خوارێ ئیمانداران فێر دەکا هەتا قیامەت ئەگەر خەبەرێکتان بیست یەکسەر مووقیف نەنوێنی یەکسەر هەڵوێز نەنوێنی یەک پەلە نەکەی بە دوواداچوون بکە نەوەک ئەگەر پێغەمبەر بە قسەی کردبان چ دەقەوما تەوان دەچون دەیان کەسیان دەکوشت کە ئیماندار بوون مسلمان بوون نەک نەهاتوون نوێنەری پێغەمبەر بکوشن صلی الله عليه وسلم هاتوون ڕێز لە نوێنەری پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم زۆر جار ئەو خەبەرەی بۆ دێ عەکسەکەی ڕاستە پێچەوانەکەی ڕاستە اینجا هەمیشەش لە پەلەکردن و لە هەڵوێست زوو وەرگرتندا ئینسان تووشی هەڵە دەبێ لە مووقیف وەرنەگرتن و سەبرگرتن ئینجا قازانج دەکا وانە چونکە تۆ ئەگەر پێویست بە تووڕەبوونێ بوو هەموو کاتێکی مەجالی تووڕەبوونی هەیە وایە بەس ئەگەر تووڕە بووی تاوان پەشیمان بوونەوە لە تووڕەبوونی بە زەحمەتە یان ئەگەر قسەیەکت کردێتەوە یا هەڵوێستێکت نادوایە باجیکی دەبێت گەورە بدەیت تاوەک خۆی لێ دەکەیەوە یار پێشت وەک خۆی لێ ناکرێتەوە
جاءتك رك باسي أو إذا يا أيها الذين آمنوا أي أواني إيمان تانينا وإن جاءكم فاسق أجر هات ثلاثان كسيكي تاوان بار بنبأ بدنجو باسكوا فتبينوا رون كرنوا بدن أن تصيبوا قوما بجهالة نوك توشي قومك بكن توشي قومك ببن يا توشي قومك بكن بلايك بجهالة بهوي نزانين تانوا فتصبحوا باشان واتان ليبي على ما فعلتم لسر أوي كردوتانا نادمين فشمان ببنوا أو زاد فرمي واعلموا بزانا أن فيكم رسول الله بيقمان لنا إيه ودا بيغنبري خواه صلى الله عليه وسلم كانت خوي الصحابة بيغنبريان لنا ودا بوايا استا كبيغنبر النية طبعا شريعتي بيغنبر هي صلى الله عليه وسلم لشريعتي خواه شريعتي بيغنبر الله صلى الله عليه وسلم هيز روداوي نية سار سري نبيها اگر انسان پابند به اگر انسان ملتزم به اگر انسان لدين حالي به بيغنبريج نما به باروداوي بيته بيشه برو لخلق شارزاب برسا لقرآن يا لحديث بيغنبر صلى الله عليه وسلم علاج بود دوزنوا واعلموا بزانا أن فيكم رسول الله بيغمان لناوتان دا بيغنبري خواها صلى الله عليه وسلم لو يطيعكم أجر جويرالي إيوي بكرد با بيغنبر صلى الله عليه وسلم أجر جويرالي إيوي بكا بيغنبر صلى الله عليه وسلم في كثير من الأمر لزورك لإيشا كان دا لعنتم بيغمان إيوي بهلاك دس أجر بيغنبر لو هلوستو لسن هلوستي ديكش جوی لە سەحابە دڵگەرمەکان گرتبایە و سەبری نەگرت با پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوەڕێی ئەمری خوا وحی نەکردبایە لەعنیتتم ئێوە بە هیلاک دەچون چونکە دەستت هان لەو ڕووداویدا دەستیان دەچووە خوێنی کۆمەڵێک مسلمان کە حەقی کوشتنیان نەبوو ولكن الله بەڵام خوا ئەی مەدحی سەحابەکان دەکایە زەمیان دەکا خوای گەورە مەدحی سەحابەکانیش دەکا سەحابەکانیش کە دڵیان گەرم بوو تووڕە بوون لەبەر خۆیان تووڕە نەبوو بوون لبر دينكيان تربوبون بوي خواي جورا مدحي اوانج دكا فرمد ولكن الله حبب اليكم الايمان خواي جورا خوش ويستي كردوا للاتان الايمان ايمان وزينه في قلوبكم ورايزان دو تولد الله كان تاندا وكره اليكم وناشرني كردوا للاتان الكفر بباوري والفسوق تاوان باري يعني تاواني جورا والعصيان بامر خوا تاوان بتشوكا كان أولئك هم الراشدون أوانا أوي أو صفتي تدا بها لدلو إيمان وإيمان داراني خوش بوي كاري باشو كاري چاك دلي خوش بي با كاري خرابو تاوان كاري وكفر دلو ناراحات بو بزانا إيمان داري بلام أجر كسك لكنتو چاكي كر دلو بي خوش نبو خرابشي كر دلو ناراحات نبو يك فاتحة لسر دلو كد بخوينا أو دلو هيچ خيركي تدانيا ببینی کەسێک چاکە دەکا نوێژ دەکا قورئان دەخوێنێت دیندارە ملتەزیمە دڵت پێی خۆش نەبێ لەو لاشەوە کەسێکی خراپ و خراپەکار دەبینێ گوناه دەکا و تاوان دەکا یەک تۆس پێی قەڵزنی پێ دوا بێجا هیچ پەیوەندی بەتەوە نیە و عیلاقەی بەتەوە نیە و دەچێتە قەبری خۆی و گۆڕی خۆیەوە ئەو کەسەی دڵی ئاوا بێ ئەو دڵە تروسکایی ئیمانی تێدا نیە ها چونکە خوا دەفەرمێت ئەوەی کە سیفەتی وابێ ها ئیمان و کاری چاکەی خۆش بوێ ورقي لكفر تاوان به او كسر رجاي راستي قرتو اي عكسك اي اجر وانا بوي عند الرجاكات رازني الرجاكات هلا موقفك ناتواوا بوي الصحابه كان پیغمبر صلى الله عليه وسلم كتوربون خوارخنا لنا غري بو چونك الصحابه بيان وابو خلقك لدين هالقراوته بوي رقيان استا و بيان وابو خلقك بتمان ونري پیغمبر بكشه صلى الله عليه وسلم بوي رقيان استا بيان وابو خلقك بتما خيانة لپیغمبر بکا صلى الله عليه وسلم بوی رقیان هستا بلام كدواتر پیغمبر صلى الله عليه وسلم طبعا وفدێکی نارد طبعا ئاەتەکە هاتە خوارێ پیغمبر زانی شتێک لە گۆڕەیە بەڵام خۆ ئەو سەحابەی کە هەواڵەکەی هێنابوو هەواڵەکەی بەو شێوازە هێنا پیغمبر صلى الله عليه وسلم ڕێک ویستی ئاەتەکەی تەنفیسکە وەفدێکی نارد يعني سریەیەکی نارد فەرمووی بڕۆن بە شەو لە دەوری ئاوەدانیەکەیدا بمێننەوە ئەگەر بانگیاندا و جەماعەتیان کرد بڕۆنە ناویان بزانە قسەی نوێنەرەکەی ئێمە ڕاست نییە ئەگەر بانگیشیان نەدا و یعنی نەچوونە جەماعەتی نیشانەی ئەوەیە کە قسەی سەحابەکەی ڕاستە یعنی پێغەمبەر نەهاتووە یەک جاریش ڕێک بەوەی بێ زەڕبێک بەسەر سەحابەکەی دابێنێت و نەشاتوو هەڵوێستێک لە بەرامبەر خەڵکەکەی دابنوێنێت تەبەیونی کردووە فعلا وەفدێکی ناردووە بە شەو بینی ویانە خەڵکەکە بانگ دەدا جەماعەت دەکەن هەموو دروشمەکانی دینیان تێدا ئەو جار دەستنە ناویان بۆیان ڕوون دەبێتەوە ئەوەکە تەواو عەکس بووە تەواو پێچەوانە بووە
بۆیە زۆر جار ئینسان ئەگەر پەلەی کرد زوو هەڵوێستی نواند و زوو مووقیفی نوان ناجاری وایە کەسە قسەیەکت بۆ دەژێڕێتەوە قسەی یەکەمەکەی لەوانەیە تۆزێک وانە بە شێوازێک تند بێ ڕق بێ چاوەڕێی نەتیجەکەی ناکەی جاری وایە ڕێک تووڕە دەبێت ڕێک هەڵدەچی دوایە کە قسەکەت بۆ تەواو دەکە ها ئینسان لەوانەیە هەر ئەو کاتی پەشیمان ببێتەوە بۆیە دەفەرمی واعلموا أن فيكم رسول الله بزانن لە ناوتاندا پێغەمبەری خوا هەیە صلى الله عليه وسلم لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ئەگەر پێغەمبەر صلى الله عليه وسلم گوێڕایەڵی ئێوەی کردبایە لە زۆرێک لە ئیشەکان و کارەکانیدا لعنتم ئێوە بە هیلاک دەچون ولكن الله حبب إليكم الإيمان خوای گەورە خۆشەویستی کردووە لە لای ئێوە ئیمان ئەوە یەک ئیمانتان لەلا خۆشەویستە طبعا ها حديثي صحيح پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفرمێت ئەو کەسە تامی ئیمانی چێشتووە کە کاتێک دەبێتە ئیماندار پێی ناخۆش بێ کافر ببێتەوە هەروەکو چۆن پێی ناخۆش هەڵی دەنە ناو ئاگر ئەگەر ئیمان چووە دڵت هێندە دڵت بە ئیمانەکەت خۆش بێ بە هەموو دنیا و سەروەتی دنیا نەیگۆڕیەوە وزەیەنەه فی قلوبکم وخوای گەورە جوانی کردووە ڕای زاندۆتەوە ئیمان لە دڵەکانی ئێوەدا یعنی ئیمانتان حەز لێ و کاری ئیمانداریتان پێخۆشە وەکەڕەها ئیلەیکم ناشیرینی کردووە خوای گەورە لەلاتان بێباوەڕی کوفر یعنی بێباوەڕی الفسوق یعنی گوناهی گەورە والعیسیان گوناهی بچووک یعنی ئیماندار ڕقی لە کوفرە ڕقی لە گوناهی گەورەشە ڕقی لە گوناهی بچووکیشە هەر کەسێک بیکە هەر کەسێک بیکە ئینسان ڕقی لە کەسەکان نیە ڕقی لە کردارەکانە ئولائیکە خوا دەفەرمێ هم الراشدون ئەوانە بەبێ گومانی هیدایەت دراون و ڕێگای ڕاستیان گرتووە فضلا من الله ئەو هەستا بەخششێکە لەلایەن خواوە هەموو کەس نیەتی ئەوە کە لە دڵەوە ئیمان و ئیماندارت خۆش بوێن ڕقت لە کوفر و بێباوەڕی بێ ئەو هەستە هەر کەسێک هەی بێ ئەوە بزانە فضلا من الله ئەوە چاکەیەکە بەخششێکە لەلایەن خوا لەگەڵت کراوە و نیعمەتێکیشە خوا پەیداوی بەکەمی مەزانە گەورەترین سەروەتی ئینسان گەورەترین سامانی ئینسان ئەو هەستەیە کە دڵت محبەتی ئەهلی دین و ئیمان و چاکە و چاکەکاری تێدا بێ ڕق بوونەوە لە کوفر و کافر و بێباوەڕ و خراپە و خراپەکاری تێدا بێ فضلا من الله ئەوە بەخشش و چاکەیەکە لەلایەن خواوە لەگەڵتان کراوە و نیعمە و بەزەیەکیشە نیعمەتێکیشە خوا لەگەڵی کردوون والله علیم حەکیم خوای گەورە زانایە بەنیەتی دڵەکانتان حەکیم بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدا پاشان دەفەرمێت وئین طائفتان من المؤمنین اقتتلوا ئەگەر دوو کۆمەڵە لە ئیمانداران بەشەڕ هاتن چی بکەن تەماشایان کەن یا پێت خۆش بێ یا حەز لێ بێ نا بە هیچ شێوەیەکی گەبینیت دوو کەس بەشەڕ دێن جا شەڕ مەرزنی ئیلالێکدان بێ دەبینی دوو کەس ناکۆکن قسەیان بەیەکەوە نیە دەنگیان بەیەکەوە نیە دڵیان لێ ئێشاوە کەسی سێم دەبێت بێ مووقیف بێ یا مووقیفی هەبێ طبعا واجبە لەسەری مووقیفی هەبێ چونکە ئەو قەتڵ و کوشتارانەی کە دەکرێن زۆرینەیان پێشێکێکیان هەیە هیچ قەتڵێک بێ مقدمە نییە زۆرینەی قەتڵەکانیش ئەوەی من بینیومە خەڵک پێشتر پێی زانیوێتی ئەو دوو بنەماڵەیە ئەو دوو کەسە ناخۆشیان هەیە بەڵام خەڵک هەنگاوی نەناوە سوڵحیان لە بینیدا بکە نەتیجەکەی لە قەتڵ و کوشتن و دواتر لە خوێن ڕێژوویکی زۆردا سەری دەرچووە بۆی ئینسانی ئیماندار نابێ بێ مووقیف بێ هەتا ئەگەر بە کۆڵانێکیدا ڕۆیشتی دوو کەڵەبا بەیەکەوە شەڕیان دەکرد نابێ بۆ پێکەنین چی لە بەرامبەریاندا ڕاوەستی پێیان پێ بکەین دەبێت لێکیانکەیەوە دوو ئاژەڵ هەتا دوو سەگ ئەگەر بەیەکەوە شەڕێ بکەن لە ئیسلامدا شەڕ هەتا سەگ بە شەڕدان کەڵەبا بە شەڕدان ئەوەی کە باوە لە ئێستا ڕۆژیان بۆ دانەوە ئەوانش حرامن وإن طائفتان ئەدیگە کەسەکە ئیماندار بوون وإن طائفتان من المؤمنين اقتتلوا ئەگەر دوو کۆمەڵە دوو دەستە لە ئیمانداران بەشەڕ هاتن فأصلحوا نی چاکەنەوە ئاشتەوایی بکەن بینەهما لە نێوانیاندا ئەوە هەنگاوی یەکەم فإن بغت إحداهما ئەگەر یاخی بوو یەکێکیان فإن بغت ئەگەر سەرکەشی کرد یاخی بوو یەکێکیان گوتی چ دەڵێ بە قسەت دەکەم یەکێکیش یاخی بووتی سوڵح ناکەم و دەنجی لەگەڵ ناکەم و ناسمەوە لای و عینادی گرتی سوڵحی ئێستا بە زۆری قسە لەگەڵ یەک نەکردن و دەنگ دابڕین و شتی لەو بابەتانەیە فإن بغت إحداهما ئەگەر یەکێک دەستدرێژی کردە سەر ئەوەکەی دیکە هەر ڕازی نەبوو فقاتلوا التي ئێوە بجەنگن لەگەڵ ئەو کەسەی کە تەبغی کە یاخی دەبێ حتى تفيء إلى أمر الله هەتا دەگەڕێتەوە ژێر فەرمانی خوا یعنی هەر نابێ بێ مووقیف بێ هەتا ئەگەر حەرب و لێکدان بوو
یەکێک ئامادەیە بە قسێت کە شەڕەکەی ڕاگرێ، یەکێک ئامادە نییە شەڕەکەی ڕابگرێ، ئەو کەسەی شەڕەکەی ڕناگرێ لە بەرامبەریدا بێمەوقیف مەبە، دژی ڕاوەستە لە بەرامبەریدا بوەستە تا ناچاری دەکەی بە سوڵح. فإن بغت إحداهما على الأخرى ئەگەر یەکێکیان دوای سوڵحا دەست درێژی کردە سەر ئەوەکەی دیکە فقاتل التي بجەنگە لەگەڵ ئەوەی کە تەبغی یاقی دەبێ حتى تفيء إلى أمر الله هەتا دەگەڕێتەوە ژێر فەرمانی خوا. فإن فاءت ئەی ئەگەر گەڕایەوە ژێر فەرمانی خوا وازی لە شەڕکردن هێنا، ئەتۆش نابێ عینادی بدگرێ بڵێ مادام یەکەم جار بە قسێت نەکردم ئەم منیش علاقەم نییە، یان مادام بە قسێت نەکردم جاری واهەیە ناعەدالەتی بکەی لەگەڵیدا، دەفەرمێت فأصلحوا بينهما بالعدل، يعني صلح کەن ئاشتەوایی بکەن لە بینیاندا بە دادگەری، پاشان خوا دەفەرمێ وأقسطوا دادگەر بن إن الله يحب المقسطين، بێگومان خوای گەورە ئەو کەسانەی خۆش دەوێت کە مقسطن کە دادگەرن. حديثي صحيح پیغمبرش صلى الله عليه وسلم کە لە ڕۆژی دواییدا ئەوانەی مقسطن دادگەرن لە حکم کردندا، جا حکم کردن ئەگەر لە بینی دوو منداڵیشدا بێ شەڕێ دەکەن پێچیان دێنیەوە ئاشتیان دەکەیەوە سوڵحیان لە بینیدا دەکەی هەر دەتگرێتەوە مەرز نییە. هۆی هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی شەڕی گەورە نەبوون بۆ معلوماتتان، هۆکاری هاتنە خوارەوەی ئەو ئاەتەی ئەوە بووە کە طبعاً لە مەدینەی پێغمبەرمان هەبوو صلی الله عليه وسلم لەو سەریشەوە منافقی لێبوون کە سەرۆکەکەیان ناوی عەبدوڵای کوڕی سەلول بوو. هێندێک لە سەحابە گوتیان ئەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ سەردانێکی عەبدوڵای کوڕی سەلول ناکەی، بەشکم هێندێک لەو ڕق و قینەی کە هەیەی لە بەرامبەر تۆ و دینەکەتدا بەشکم هێندێک لە ڕق و قینەکەی کەم بێ. پێغمبەر صلی الله عليه وسلم بە سوانی گوێ درێژێکی گوێ درێژێکی ئاسایی، تەمان پێغمبەر سادە وەکو خەڵکی ژیاوە، سواری گوێ درێژێک بووە پێغمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ چەند سەحابەیەکی ڕۆیشتون بۆ لای عەبدوڵای کوڕی سەلول، کە گەیشتونەتە لای عەبدوڵای کوڕی سەلول نزیک بۆتەوە پێغمبەر صلی الله عليه وسلم لە عەبدوڵای کوڕی سەلول. عەبدوڵای کوڕی سەلول کەسێکی متەکەبیر و خۆبەزلزان بووە و ئەوەش وای کردووە ببێتە منافق، چونکە کاتی خۆی بەتەما بووە ببێتە گەورەی ئەو سو خەزرەج، بەڵام کە پێغمبەر چووە صلی الله عليه وسلم پێغمبەری عالەمە و طبعاً خەڵک ئەویان کردووە بە قودوە و پێشەوە، عینادی و کەل لە ڕقی و تەکەبور گرتوێتی، بە تەکەبورەوە گوتێتی گوێ درێژەکەی محەممەدی دوور خەنەوە بۆنی ناڕەحاتی کردوم. یەکێک لە سەحابەکان تەمەەن حەماسەت دەیگرێ دەڵێ سوێن بەخوای بۆنی گوێ درێژەکەی دەمی پێغمبەری صلی الله عليه وسلم لە بۆنی دەمی تۆ خۆشترە. یەکێکی لەسەر عەبدوڵای هەڵدەداتێ سەحابەیەک لە تەرەفی پێغمبەر صلی الله عليه وسلم، یەکێک لە برادەرەکانی عەبدوڵاش لە بەرامبەر بۆ دیفاعکردن لە عەبدوڵای لێیان دەبێت بە شەڕ بە نەعل و دار و ئەو سیلکەی ئاسایی لێک دەدەن لەسەر وان مەبەستم یەکێک لە تەرەفەکان منافقیش بووە بەڵام منافقیش لەبەرەوەی بەڕواڵەت خۆیان هەر بە مسلمان پیشانداوە خوای گەورە نەیفەرمووە بڕۆن هەموو بەیەکەوە لە منافقەکان دەن دەفەرمێت سوڵحیان لە بینیدا بکەن، ئاشتەواییان لە بینیدا بکەن، چونکە خۆ ئەگەر پێغمبەر حەزی لێ بایە صلی الله عليه وسلم پێغمبەر لە ناو مەدینەیدا هێندە بە قووەت بوو دەیتوانی عەبدوڵڵا و هەرچی لەگەڵ عەبدوڵای کوڕی سەلولدایە کە منافقن هەمووان بەدەرنێ بیان کوژێت دەربەدەریان کە هەتا عەبدوڵای کوڕی سەلول کوڕەکەی ئیماندار بووە بۆ معلوماتتان ئەو ئاەتەی کە کات خۆی لە جەنگی ئوحوددا عەبدوڵڵا گوتوێتی بابچینەوە مەدینەی لەیخرجەنە الأعز منها الأذل، ئەوانەی کە بێدەسەڵاتەکان مەبەستی پێغمبەر بوو هەمووان بەدەر دەنێین. کوڕەکەی خۆی کە ئیمانی بە پێغمبەر هێناوە دەچێ بە شمشێر لەسەر ڕێی بابی خۆی ڕادەوەستێ، دەڵێ هەتا پەشیمانی دەرنەبڕی لەو قسەی کە کردوتە یان پێغمبەری خوا ئیزنت نەدا ناڵم بچێوە ناو مەدینەی فعلا ناچاری دەکا پەشیمان بێتەوە لە قسەکەی مەوەستم کوڕەکەی خۆی کە ئیمانی هێناوە ئامادە بۆ دیفاع لە پێغمبەرکە دژی بابی خۆی ئەی خەڵکە سەحابەکەی دیکە چۆن بەوەستم واش خوای گەورە دەفەرمێ سوڵحیان لە بینیدا بکەن، ئاشتەواییان لە بینیدا بکەن، بۆیە هەمیشە سوڵح لە پێش شەڕەوەیە. وئین طائفتان من المؤمنین اقتتلوا ئەگەر دوو کۆمەڵە لە ئیمانداران بە شەڕ هاتن فأصلحوا بينهما ئاشتکەنەوە نێوانیان. فإن بغت ئەگەر دەستدرێژی کرد کۆمەڵەیەک فإن بغت ئەگەر دەستدرێژی کرد إحداهما يعني یەکێک لە دوو کۆمەڵەکە على الأخرى بۆسەر ئەوەکەی دیکە فقاتلوا التي ئێوە بجەنگن لەگەڵ ئەو کۆمەڵەیەی تەبغی کە یاخی دەبێ يعني بێمەوقیف مەبە حتى تفيء إلى أمر الله هەتا دەگەڕێتەوە ژێر فەرمانی خوا. فإن فاءت ئەگەر گەڕایەوە وازی هێنا لە شەڕەکەی
فأصلحوا بينهما بالعدل صلح كان آشتيب كان لنوان ياندا بداد جرانو وأقسطوا داد جريج بن أي إيمان دارنا إن الله يحب المقسطين بجمان خواي جورا أو كساني خوش دوي كلا حكم كردن وبرياردان داد جرن طبعا داد جريسيا أوي كاتك دبينا وبجيوان لبيني دو كزدا يكي كانت لو أنا خوش بيو وأنا رقد ليكي كان بوايا نخوش ويستي واد لبكا پاڵ پشتی ئەو کەسەی بکەی زۆر جار ئەو کەسەی تۆ خۆشت دەوێت نەحەقە و دەکرێت بچیت پشتگیری بکەی بێگومان ئەگەر عەدالەت بینا زۆر جار ئەو کەسەی تۆ ڕقت لێتی لەوانەیە و حەق بێ تۆ خۆشت ڕقت لێتی بەڵام حەقە وایە بۆیە نەخۆشەویستی دەبێ واد لێ بکە پشتی بگری نە ڕق لێبوونەوەش واد لێ بکە پشتی تێکەی بۆیە دادگەری ئەوەی وەک خۆی بڕیاردەی ئەو جار ئاخر ئاەت دەفەرمێت ئینەمە المؤمنون ئیخوە بێگومان ئیمانداران هەمویان برای یەکترن تەنها و تەنها ئەوانەی ئیماندارن برای یەکترن برای دینی یەکترین وایە فأصلحوا بين أخويكم ئێوە ئاشتەوایی بکەن لە بینی براکانداندا ئاەتەکە ئەمرەها یعنی هەر کاتێک هەستت کرد دوو مسلمان ناکۆکن ناخۆشیان هەیە بینیان ساردە دەنگیان نەبێیەکەوە مەرج نییە ئیلا شەڕیان هەبێ واجبە لەسەر کەسی سێهەم تەڕەفی سێهەم هەنگاو بنێ بەرەو سڵح و ئاشتەوایی ئینەمە المؤمنون ئیخوة بێگومان تەنها و تەنها ئەوانەی کە ئیماندارن تەمەن دوو جۆر ئیماندارمان هەیە عفو دوو جۆر برای نەسەبیمان هەیە وایە جارە ئینسانیەت هەموو برای یەکتریە لە ئادەم و حەوایڕا وایە برایەکی دیکەت هەیە داک و بابیە تەمەن ئەوە هیچ برایەکی کەشمان هەیە برایەتی ئیمانیە لێرە مەبەستی ئەوە ئیمانیەکەیە کە ئافرەتش دەگرێتەوە یعنی ئیمانداران هەمویان برا و خوشکی یەکترین فأصلحوا بين أخويكم صلح و ئاشتەوایی بکەن لە بینی خوشک و براکانتان واتقوا الله بەڵام لە خوا بترسن فەرمانی خوا جێبەجێکەن لە کاتی سڵحکردن و ئاشتەواییکردندا لعلكم ترحمون بە ئومێدی ئەوەی خوای گەورە ڕەحمتان پێ بکە خوای گەورە بەزەیی پێتان دابێتەوە کە لعل عولەما دەفەرمون هەر کاتێک بۆ خوای بەکار هات یعنی بەدڵنیایی لێرە واتقوا الله يعني فأصلحوا بين أخويكم صلحکەن لە بینی ئەوە فەرمانی یەکەم جێبەجێکە یعنی صلحکە لە بینی ئەو دوو کەسانەی کە ناکۆکن بەڵام لە کاتی سوڵحەکەیدا لە خوا بترسە یعنی نەحەقی مەکە دڵنیا بەخوای گەورە ڕەحمت پێ دەکات دڵنیا بەخوای گەورە بەزەیی پێت دادێتەوە صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه